کابرا نەناسێ نایکاتە ژوورۆ دکتۆرە لە خەستەخانەکانە بێویژدانن ناڵم هەمویان بێزەمیرن بێحورمەتن بەرامبەر بە نەخۆشەکان زۆر جارە کابراڵن لە فڵانە خەستەخانە شەڕ بوو فڵانە کەس دای لە فڵانە دکتۆر کاکە لەبەر ئەو دائیرە لەبەر ئەو خەستەخانە پۆلیسێکی تایە مۆسەفێکی تایە ئیهانە بە نەخۆشەکات کاکە نەخۆشەکە خەریکە بێ مەجالی بێردە ژوورۆ یعنی ئەمانە ئەو ئەناسەی کاتە ژوورۆ تۆ ناناسێ ناکاتە ژوورۆ کارەساتە لە وڵاتە تۆ خاوەنی ئەم سیفەتە ناشینانەی بۆیە خوا حاکمێکی وەک ئەمانە بۆ نێرێ قوت دەبڕێن نان تەبڕێ زوڵمشی لەکە ئەیش و کوشێن ناویشتە بە بۆیە مامۆستاکی ئاینی قسەی زۆر ئەبێ من بڵێن خوایە ئەم دەسەڵاتە پایەدارکەی نەک بیان ڕوخێنی چونکە بۆ ئەم میلەتە قابلی ئەمانە چونکە ئەم میلەتە خۆیان ئەم دەسەڵاتیان دروست کرد بۆیە بێ بڵێ خوای ئەم دەسەڵاتە پایەدارکەی نەک بڕوخێن لەبەر ئەوەی ئەم میلەتە قابلی ئەمانن لە ویژدان و ئەخلاقیاتەوە بڵێ ئەم میلەتە بەڕاستی ڕووخاوە وەک ئەوان زاڵمن ئێمەش زاڵمن بەرامبەرێتی تۆ با خۆمان چاکەین عائیلەمان چاکەین خێزانمان چاکەین مناڵمان پەرۆدەی باش بێ خۆمان بە ویژدان بین بە زەمیر بین هەموو تاکێکمان بەرامبەر بە یەکتری جا بزانە خوا چۆن حاکمی عادلمان بۆ لێرێ جا بزانە خوا چۆن بەرگریمان لێکە بەڵام من و تۆ دز و درۆزن و جەردە و بێویژدان بین بەرامبەر یەکتری دڵنیابە خوا زیاتر وڵاتمان وێرانەکا و زیاتر وەزعەکەی خراپتر ئەبێ ئەم قسم من لێرەوە کردووە بیگرنە گوێ و بینوسن لای خۆتان ئەگەر خۆمان چاک نەکەین قەسەم بەخوا سەر و ماڵیمان تیاچێت خوا لە هەموو لایەکمان خۆش و لە هەموو لایەکمان ڕازی بێ یا ربی خوا لێت ئەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت بە جەلالەت و بە قودرەتی خۆت یا ربی خوا لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بی لێمان ڕازی بی عاقبەتمان بەخێر بگێڕی یا ربی خوای گیان زبانمان تەرکەی بەزگیری خۆت بە یادی خۆت ئەو مهلیکاتانەی زبان ئەو بەهیلاکبەرانەی زبان کە هەمووی صفاتی ناشن ئاکاینە خوای تیامانە نێڵی خوای زبانمان پاراوەکەی بە یاد و بەزگیری خۆت یا ربی خوای گیان خاوەنی وعد بین صادق الوعد بین درۆزن نەبین پەیمانشکێن نەبین لەگەڵ توا لەگەڵ پێغەمبەری توا لەگەڵ بەرنامەی توا لەگەڵ میلەتە لەگەڵ گەلە لەگەڵ وڵاتە لەگەڵ نیشتیمانە خائین و خۆفرۆش نەبین پەروەردگارە یا ربی خوای گیان لێت ئەپارڕینەوە لە خۆمان و باوکو دایکمان خۆش بە لە باوکو دایکمان ڕازی بە دەرەجاتی باوکو دایکمان عالیکە یا ربی خوای ئەگەر مردوون قەبرەکان وەکە باقی لە باقیانی جەنەت ئەگەر لە حیاتان خوای گیان شیفای عاجل و پەلەیان بوون ئەگەر نەخۆشن ئەگەر خاوەنی سیحەت و ئەم خوای گیان تەمەندرێژیان کەی پڕبەرەکەتیان کەی یارمەتیان بەی سیحەت و عافیەتیان پێبەخشی ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە و ماڵۆنداڵمان کەی خۆمان و خاک و وڵات و نیشتمان و ماڵۆنداڵمان لە هەموو فیتنە و قەیران و ئاشوب و خوێنڕشتن و تاوانێک پارێزراوکەی یا ربی خوای لێت ئەپارڕێنەوە یا ربی خوای گیان دەستمان بۆ لای تۆ بەرز کردێتەوە تۆ خاوەنی وعدی خۆتی وعدی تۆ ڕاستە زاڵم لەناو ئەبەی ستەمکار لەناو ئەبەی خوای انتقام و تۆڵەی تون بسێنە لەوانەی کەوا هیدایەت وەرناگرن قابلی هیدایەت نین لەسەر زوڵم و ستەم بەردەوامن دشمنی دینمان خاک وڵات و نیشتیمانمانن یا ربی خوای گیان هەر کەسێ دۆستمانە دۆستی بی هەر کەسێ پشتیوانمانە پشتیوانی بی هەر کەسێ یارمەتیدەرمانە یارمەتیدەری بی هەر کەسێ خیانەتمان نەکا یا ربی خوای پایەداریکەی هەر کەسێک دشمنی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمانە قوت و نانی ئەم میلەتە ئەبڕێت دژ بەم میلەتەیە خیانەت لەم میلەتەیەکە یا ربی خوای ئیسلاحی حاڵی ئەمە بکەی ئیسلاحی حاڵی ئەوانی کەی ئەگەر قابلی ئیسلاحن ئەگەر قابلی هیدایەتن ئەگەر قابل نین خوایە تەفر و توونایان کەی خوایە سووک و ڕسوایان کەی خوایە لە قارون و نەمرود و هامان زیاتر خراپتریان پێ بکەی عالیەها سافلەها خۆیان و جێژدەشان بخەی بە ناخی ئەرزا پەروەردگارە یا ربی خوای گیان بە ئیمان و ماژێنە بە ئیمان و مەرێنە بە ئیمان و زیندومان کەرەوە ئەم دەرد و بەڵا و باو نەخۆشیە لە سەرمان هەڵگرە خوایە بە ڕەحمی خۆت خوایە بە ڕەحمی خۆت ئەم وەبای کۆرۆنا لە وڵاتمانە لاوە لە جیهانە لایوە لەسەر کافر و مسلمان لایوە پەروەردگارە بەس تۆ بە دەسەڵات دارەزانین تۆ شافی تۆ بە توانایی تۆ بە قودرەتی خوایە بە هێز و بە قودرەتی خۆت ئەم بەڵا وەبامان لە کۆڵکڕەوە ئەوەی تووشی وە شیفای عاجل و پەلەی بۆ بنێرە ئەوەی ناڕەحەتە و گیرۆدەی پێی خوایە ڕزگاری کە ئەوەی سەلامەت بۆ تایچە خوایە سەلامەت و سەلامەتری کەی ئەوەی پێی وەفاتی کردووە خوایە پلەی شەیدی پێبەخشی خوایە شیفای هەموو نەخۆشەکانمان بی ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین ئەگەر نەخۆشن خوایە شیفای عاجل و پەلەیان بۆ بنێرە بە تایبەت پیاوێک کەڵێ کچەکەم نەخۆشە ناڕەحەتە دوعای خێری بکەن خوایە شیفای عاجل و پەلەی بۆ بنێرە خوایە ڕزگاری کە لەو نەخۆشیە ژنێک عەمەلیاتێک لەو داوای دوعای خێرەکە خوایە ڕەحمی پێ بکەی خوایە ڕزگاری کەی چەند نەفەرێک تووشی کۆرۆنا بوون داوای دوعای خێرەکەن خوایە شیفای ئەوانی بدەی شیفای نەخۆشی هەموو لایەکمان بی شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی شیفای جەستە و ڕۆح و دڵ و دەرونی هەموو لایەکمان بی خواوەی منداڵی نەمنداڵی ساڵحی بەرێ ئەوەی هێدی و ساڵح نییە خوایە بۆی ساڵەکەی ئەوەی هەیەتی و ساڵح نییە خوایە بۆی ساڵەکەی ئەوەی هەیەتی و مەفقودە و
دوورن لە یەکە خوا بێگان شادکەیتەوە یا ربی خوا لە ڕۆژی قیامەت هەڵەژێر بەیداخی لا إله إلا الله ومحمد رسول الله عشرمان بکەی یا ربی خوا لەگەڵ صالحان و پیاوچاکان بین لەگەڵ پێغەمبەر و هاوڵان بین لەسەر حەوزی کەوسەر کۆمان کەیتەوە بە دەستی مبارەکی و پێغەمبەر نازدارە ئاوی کەوسەرمان بیتێ لە توێنەتوێنێک بەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد لله ثم الحمد لله